بردوو باسی هۆکارەکانی سەرکەوتنمان کرد لە ژیاندا. گەورەترین هۆکارمان باس کرد کە بریتی بوو لە باوەڕبوون بە خوای پەروەردگار و تەنها پەرستنی خوای پەروەردگار، چونکە پەروەردگارمان فەرمووی قەد ئەفلەح المؤمنون، ئەوانە سەرفراز و سەرکەوتون لە ژیانیاندا کە ئیماندارن، کە ئیماندار نەبی تۆ فەشەلت هێناوە و لە ژیاندا سەرکەوتوو نەبوویت و دۆڕاویت. وتمان لەوەیە لە ژیانی دنیادا خوای گەورە مەتاعێکی دنیایت بداتێ، ماڵێک، سامانێک، پلەپۆستێک، ئاواتێکی دنیایی، خانوو، سەیارە، هەموو ئەوانت بداتێ، بەڵام مەسیری تۆ جەهەنەم بێ کەواتە سەرکەوتونی لە ژیانتدا. بۆیە یەکەم ڕوکنی سەرکەوتن ئەوەیە تۆ ئیماندار بیت، ڕوو لە خوابی لەسەر ڕێگای ڕاست بی. و یەکەم هۆکاری فەشەلهێنانیش لە ژیاندا پشتکردنە لە خوا و لە ئیمانهێنان بە خوا و لادان لە ڕێگاکەی. چونکە پەروەردگارمان لە قورئانە پیرۆزەکەیدا سوێندی خوارد، فەرمووی وەالعەسر ئین الئینسان لەفی خسر. سوێندی بە کات خوارد چونکە کات زۆر گرنگە. سەرمایەی ئێمە، ڕەئسولمالی ئێمە بریتیە لە کات. بەهۆی ئەو کاتە دەتوانی کاری چاک بکەیت و سەرکەوتن بەدەست بێنی، یا ئەو کاتە بەزایە دەیت و فەشەل و ڕاستی بوون بۆ خۆت بهێنی. سوێن دەخوا پەروەردگار بە کات کە مرۆڤ بە جنسی مرۆڤ، بە گشتی مرۆڤ لە زەرەردایە، لە سەرکەوتندا نییە. ئین الئینسان لەفی خسر. تەنها کێ نەبێ سەرکەوتووە لە ژیانیدا؟ کام مرۆڤانە؟ ئەوانەی چوار صفەتیان تیادایە. إلا الذين آمنوا أما يك وعملوا الصالحات أمدوا وتواصوا بالحق مسيان وتواصوا بالصبر مشوار. فتش عن نفسك هل تجدها في حياتك أم لا؟ بزانا أم شوارە لە تۆدا هەیەن. ئیمانێکی تەوحیدی بەخوای پەروەردگار تاکو تەنها وەکردەوەی چاک بە گوێرەی سنەتی ڕەسوولی خوا عەلەیهی السەڵات وەسەلام. اینجا کەسێکی ئەنانیش نەبیت، خۆپەرست نەبی، بەس خۆشی خۆت و سەرکەوتنی خۆتت بوێت. نە، وتەواصەو بالحەق. دەستی خەڵک بگرە بەرەو سەرکەوتن، ڕایان کێشە، نەسیحەتی خەڵکە، ئامۆژگاریان بکە، لە هەڵە و خراپە وریایان بکەرەوە، کە ئەوەشت کرد ناڕاحەتی زۆر دێتە ژیانت. ئیماندار بیت و کردەوەت چاک بێت و فەرمان بە چاکە بکەیت و نەهی لە خراپە بکەیت، خراپەکاران لێت ناگەڕێن، ئەزیەتت دەدەن. بۆیە پێویستت بە مەرحەلەی چوارەوە تەواصەو بالسەبر. سەبرت بێ، گوێ مەدە قسەی خەڵک هیچ نییە، دژایەتی خەڵک هیچ نییە، خوا لەگەڵت بێ کافیە. کەواتە ئەم چوار ڕوکنە، ڕوکنی ڕزگاربوونە لە زەرەرمەندێتی، ڕوکنی ڕزگاربوونە لە فەشەل. چیتر هەیە؟ ئینسانی موسڵمان، ئینسانی عاقڵ لە بەرچاوی بگرێت بۆ ئەوەی سەرکەوتوو بێ لە ژیانیدا. کەوتمان سەرکەوتن هەموو عاقڵێک مەبەستێتی. چێ لە ئێمە حەز لە فەشەل و دۆڕان دەکا؟ چێ هەیە لە ئێمە حەز لە سەرکەوتن نەکا لە ژیاندا؟ کەسێکی سەرکەوتووبی لە ژیانتدا. دوای ئەوەی کە باسمان کرد لە ئیمان و عەمەلی ساڵح، پێویستە کەسێک بی هەدەف و ئامانجت هەبێ لە ژیانتدا، هەدەفی گەورە و هەدەفی بچووک. پێویستە بیرکەیتەوە خۆ تۆ حاشای هەموو موسڵمانێک و هەموو بەڕێزێک، خۆ تۆ ئاژەڵێک نیت، وا بزانی ژیان تەنها خواردن و خواردنەوەیە و خەوتنە و ڕابواردنە. ئەرێ بۆ بیر ناکەیتەوە تۆ بۆچی دروستکراوی؟ هەدەف لە ژیانی تۆدا چییە؟ تۆ هەدەفت چییە برای موسڵمان، خوشی موسڵمان؟ دەتەوێت چی بەدەست بێنیت، بگەی بە چه ئاوات و ئامانجێک لە ژیانتدا، و بۆ دوای مردنیش دەتەوێت چ شوێنەوارێک دوای مردنی خۆت جێبهێڵیت، خەڵک چۆن باست کا. بیرت لەوە کردوتەوە؟ بیرت لەوە کردوتەوە کە تەنها ئەوە نییە ڕۆژ بژمێرین و کات بەڕێکەین و خواردنی ئەو ڕۆمان هەبێ بیخۆین و شەویش بخەوین و تەواو. کەسێک هەر ئەوە
بەو شێوازە بیرکاتەوە لە ژیاندا بەڕاستی فاشلە. بەڕاستی فەشە لە ئینسان شەو ڕۆژی وەکو یەک تێدەپەڕێنێ، ڕۆژ بە دوای ڕۆژدا هەمان نەمەط و هەمان شێواز هەڵدەستین دەڕۆین کەسابەتەکەمان دەکەین دێینەوە پارەکەمان دەخۆین شەولەی دەخەوین 2 بەیانی 3 بەیانی 4 بارە 10 بارە 1000 بارە تا دەمریت. چیت بەدەستێنا لە ژیانتدا؟ وەڵا توانیم بژیم توانیم کەسابەتێک کەم و پارێک بەدەست بێنم. یخۆبرا ئاژەڵیش دەژیت، باڵندەیەکیش دەژێت، مارێکیش دەژێت. کەواتە هەدەف تەنها ژیان نییە. هەدەف ئەوەیە تۆ کەسێکی ئیجابی بیت، کەسێکی مثمر بی، کەسێکی بەرهەمهێن بیت، جا لە هەر بوارێکی سوود بەخشدا. کەسێک بی ڕۆژ بە ڕۆژ بەرەو بەرزتر و چاکتر و باشتر و سوودگەێنەرتر بڕۆیت، ڕۆژ بە ڕۆژ زیاتر بەرەو ڕەزابوونی خوا و خۆشویستنی خەڵک بڕۆیت. چونکە گرنگەوە نییە تۆ مەزن بی، گرنگەوەیە تۆ خۆشەویست بی. چەندان کەسمان هەیە زۆر مەزنن، پلەپایان زۆر گەورەیە، بەڵام خۆشەویست نین، نەلای خوا نەلای عەبدەکانی خوا. چەندان کەسیشمان هەیە زۆر بێدەسەڵاتە، فەقیرە، هەژارە، هیچی نییە، هیچ دەسەڵات و هیچ ماڵ و سامانێکی وای نییە، بەڵام خۆشەویستە لای خوا و لای عەبدەکانی خوا. کەواتە هەوڵت بۆ عەزەمەت و گەورەیی و مەنسەب و دنیا نەبێ، هەوڵت بۆ ئەوە بێ مەحبوب بی لای ڕەب العالەمین، خۆشەویست بیت، خوا لێت ڕازی بێ، ئەو خوایی کە سەعادەت و بەختەوەری تۆی بەدەستە، بەهەشت و دۆزەخی تۆی بەدەستە. کەواتە با هەدەفت هەبێ لە ژیاندا، هەدەفی گەورەی من ڕەزابوونی خوا و گەیشتنە بە بەهەشتەکەی، هەدەفی گەورەی من لە دنیادا کەسێکی باش بم، سوود بگەێنم بە دەوروبەرم، بە خێزانم، بە مناڵم، بە جیرانم، بە میلەتەکەم، بە وڵاتەکەم، کەسێکی سوود بەخش بم، سوود گەێنەر بم، کەسێک بم خەڵک حەز کا وەکو من بێ، هەوڵی ئەوە بدە. ئەنجا لە هەر بوارێکی ژیاندا ئیش دەکەی قەیناکە، لە بواری زراعەیە، لە بواری کشت و کاڵ یا اقتصاد و لە بواری هەر بوارێک ئیش دەکەی براکەم ئیشکە، بەڵام هەوڵ دە تۆ کەسێک بی سوود بگەێنیت نەک زەرەر. ئینسانی عاقڵ هەدەف دادەنێت ڕۆژانە کە هەڵدەستێ یا شەوانە نەخشەی داناوە بەیانی چی بکەم، ئەو ژیانە ڕۆتینیە وازی لێبێنە، نەخشەی بەیانی چی دەتەوێت بەیانی چی بکەین ئینشاءالله. و کە هەڵسایت زوو هەڵسیت بۆ ئەوەی بگەی بە ئەو ئەهدافانەی کە هەتا، نەک تا سەعات 10 و 11 و 12 خەوتووی بەخوا هیچ بەرەکەت لە ژیانتدا نەما. بوریکە لئومەتی فی بکوریها. مرۆڤی ناجح و سەرکەوتوو ئەو کەسەیە کە بۆ ئەو ڕێگایی کە دەیگرێتە بەر لە ژیانیدا بۆ هەدەفەکانی ڕەفیقی باش هەڵدەبژێرێ. الرەفیق قبل الطەریق. چونکە کە کەسی باشت لەگەڵ بوو سەیری کەسانێکت کرد لە خۆت باشترن، لە خۆت زیرەکترن، لە خۆت چاکترن، تۆش سوود لەوان دەبینیت، چاو لەوان دەکەیت، ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشتر دەڕۆی. بەڵام کە ڕەفیقی خراپت هەڵبژارد لە ژیانتدا، ڕەفیقەکەت فاشلە، ئێ تۆ چی لێ دەرزی، تۆش کەسێکی فاشل دەبیت. ڕەفیقەکەت هیچ هەدەفێکی پیرۆز و بەنرخ لە ژیانیدا نییە، هیچ، تۆش وەکو ئەو دەبیت، سفر، هیچ نیت لە ژیان دابیت، هیچ وجودێکت نییە، بژمری کەس نازانێ فلانە کەس مردووشە، چییە، چێ مرد، چی بوو، هیچ نەبوو، هیچ، سفر بوو لە ژیاندا. نابێ سفر بی لە ژیاندا برای مسلمان، ناجح بە لە ژیانتدا. سەیری ئەوانە ناکەین کە لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام سەحابە لە کوفرەوە هاتن بۆ ئیمان، ئەنجا لە ئیمانەوە ژیانیان گۆڕی، ژیانی مرۆڤایەتی و بەشەریەتیان گۆڕی لە خلالی چەند ساڵێکی کەم و کوردا. بۆ چونکە بەوە ڕازی نەبوون کورە هەر نانێک هەبێ بیخۆین و تەواو، ڕۆژ بە ڕۆژ هەوڵی بەرەو پێشچوون و بەرەو بەرزبوونەوە دەدا. خاڵێکی تر بۆ سەرکەوتن لە ژیانی کەسانی ناجحدا ئەوەیە کە عەزیمەت و ڕاستگۆهیان تێدایە بۆ ئیشەکانیان، بە تەمەڵی و تەوەزەلی ناکرێت، بەڵکو جد و سەبر و مثابەڕە و مسابەڕەیان هەیە، کۆڵ نادا، دەیەوێ بگا بە هەدەفەکەی. لەگەڵ هەوڵدان بۆ گەیشتن بە هەدەفەکەی کۆمەڵێک شت هەیە کە دوای دەخات یا ڕێگری لێ دەکات، خۆی لێ بە دوور دەگرێت. کەسی ناجح و سەرکەوتوو
لا يلتفت إلى سفاسف الأمور كسي سركوتو آور ناداتو بوشتي بروبوچ لواني هر يچك لإيما لليستي إيشكان من كا يا لذهن من دا هبيت يا لسر ورقا نسيبت من كبجدي هولي بوددين جيبجي كين هيچ نين هيچ بروبوچن ئێمە چییە؟ ئەو فەرەزەن بەجێت گەیاند گەیشتی تەو هەدەفەش گەیشتی تەو هەدەفەش ئەوەشیان چی نەمانە؟ هیچ نین. مسلمانی عاقڵ يهتم بمعالي الأمور وبالأهم فالأهم. كات زور بنرخە براکانم هەوڵدە لەو کاتە تەمەنە کورتەی کە هەمانە شتی زۆر گەورە و بەسوود بەدەست بێنیت. پرۆژەی بەسوودت هەبێ، خزمەتی چاکت هەبێ، هەوڵی باشت هەبێ، ئینجاز و دەستکەوتی چاکت هەبێ. نەگوەڵا من هەوڵ دەدەم وەکو فڵانە کەس بم جوان شەق لە تۆپ هەڵدەدا، ئەوە شەقت لە تۆپ هەڵدا و گۆڵیشت کرد و هەدیەیەکیشت وەرگرت و چی یعنی؟ چ لە ژیان دەگۆڕێت؟ چ لە کۆمەڵگا دەگۆڕیت؟ جگە لەوەی کە بەنجێکە تێک ڕای خەڵکیان پێبەند کردووە بە تۆپێن ڕاضەکردن شتێکی چاکە بەسوودە، ئەمما ئەوەی کە بە ملیۆنەها خەڵک پێوە مەشغوڵە ئەو خەڵکیان بەنج کردو بە کۆمەڵەشتەوە و بە مهمی دەزانن. ئەمە چی هەدەفی تۆ بێت؟ هەدەفمە وەکو فڵان گۆرانی بێژە بم، فڵان ممەثیلە بم، فڵان، ئەمانە شتی تافهن. بۆیە لە ڕێگاکەتدا کە دەتەوێت سەرکەوتووبی هەدەفەکانت با گەورە و پیرۆز بن و هەروەها ئاور مەدەوە بۆ شتی بچووک. کەسی سەرکەوتوو خۆی مەشغوڵ ناکا بە عەداوات و دژمنایەتی و قیل و قالەوە، بەڵام هەر کەسێک کە خوای گەورە بیەوێ عقوبەی بدا مەشغوڵی دەکا بە قیل و قال و عەداوات و مشاحەنات. شەو ڕۆژ ئەو داماوە ئەو دڵی پڕە لە حەقد، لە غەزەب، لە تووڕەیی بەرامبەر فڵان مسلمان، فڵان مسلمان، فڵان مسلمان. ئاگای لە هیچ نییە، ئاگای لە تەڵەبی علم نییە، ئاگای لە دەعوەکردن نییە، ئاگای لە سیلەی ڕەحم نییە، ئاگای لە کارێکی خێر نییە. فڵان وای کرد، فڵان وایوت، فڵان وا ڕۆیشت، فڵان مجریمە، فڵان کافرە، فڵان مبتەدیعە، فڵان. بۆ ئەو دڵی پڕیەتی لە حەقت نازانێت ئەمە خوا عقوبەی داوە، بەرەکەتی لە ژیانی دانەهێشتووە و نەعیمێک لە نیعمەتەکانی ئەهلی بەهەشتی لێ سەندۆتەوە کە چییە؟ ئەوەیە کە دڵێکی سەلامەتیان هەیە. دەزانی لە نیعمەتەکانی ئەهلی بەهەشت ئەوەیە کە وەنەزەعنا ما فی صدورهم من غل، ئەو غیل و حەقدەی کە لە دڵدایە خوای گەورە لە ئەهلی بەهەشتی دەردێنێ هەمووی دڵی پاکە بەرامبەر یەکتر. دەزانی چ نیعمەتێکە کە تۆ دڵت پاک بێ بەرامبەر مسلمان، دڵێکی سافت هەبێ بەرامبەر ئیمانداران. لێبوردە بە ئاخر هەڵەی بەرامبەر کردوم، ئاخر جنێوی پێداوم، ئاخر کوڕە لێی ببوورە، عەفووی کە، هەندێک جار تەجاهل و تەغافولی لێ بکە کە ئەنەما نەدویستووە. بۆ ئەوەی ئەو نیعمەتە گەورەی سەلامەتی دڵت لە دەست نەچێ کە نیعمەتێکی گەورەیە. سەحابەیەک نەناسراو نەک مەشهور و ناودار پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام بە هاوڵانی فەرموو ئەو فڵانە کەسە ئەهلی بەهەشت. یەکێ لە هاوڵان وتی دەبێ ئیلا بزانم بۆ ئەهلی بەهەشتە، کردەوەکەی چییە کە جیابێ لە خەڵک. چوو شەومایە وەلای لەوێ خەوت لە ماڵی ئەو سەیری کرد، عیبادەتێکی زۆر تایبەتی نییە زیاد لە خەڵک. خۆی پێ نەگیرا بەیانی وتی کابرا پێم ناڵێی بەهۆی چیەوە تۆ شایستەی ئەو موژدەی پێغەمبەریت عەلەیهی سڵاو وسەلام کە موژدەی بەهەشتی دا بە تۆ. فەرمووی وەڵڵاهی ئەوەیە کە دەیبینی هیچی زیاتر ناکەم، بەڵام کە شەو دەخەوم دڵم سەلامەتە، هیچ حەقد و غیلی تێدا نیە بەرامبەر هیچ ئیماندارێک. کە بتەوێ ناجحبی لە ژیانتدا ئەو دڵت پاکەوە سافیکە، خۆت مەشغوڵ مەکە بە قیل و قال، خۆت مەشغوڵ مەکە بە عەداوات و حەسادەت. و هەروەها مرۆڤی سەرکەوتوو ئاگای لە کاتەکەی دەبێت. براکانم زۆر بەمان بەڕاستی کاتەکانمان بەفیڕۆ دەڕوا بەهۆی شاشەکانەوە. جا شاشەی تەلەڤیزیۆنەکان بێت، شاشەی مۆبایلەکانمان بێت، کاتت زۆربەی ڕۆیشتووە کە سەیری مۆبایلەکەت کەی لە هەفتەیەکدا یا لە ڕۆژێکدا تۆ چەندێک مەشغوڵ بووی پێوە. ئەو هەموو کاتەی لەو شاشەیەدا سەرفت کرد دەتوانی کاری زۆر گەورە و مهم و پیرۆزی تێدا بکەیت. بۆیە جیاوازی لە نێوان کەسە سەرکەوتوەکان و کەسە فاشیلەکان، کەسە سەرکەوتوەکان دەزانن کاتەکانیان لە چیدا سەرف دەکەن، بەڵام کەسە فاشیلەکان تەواو
وەکو بەنج بووە بە دیار شاشەیەکەوە و ژیانەکەی دەڕوا. ناڵین ئیستیغنای لێ بکرێ، ناڵین بەکار نەهێندرێ، بەڵام بۆشتی باش و بە ئەندازەیەکی دیاریکراو نەک هەموو ژیانت لێ بسەنێت. خوای گەورە ئەخیرمان خێرکە و سەرکەوتومان کە والحەمدولله رب العالمین. الحمد لله ولا حول ولا قوة إلا بالله. كسي سركوتو أوانا بخشندن چاوەڕێی وەرگرتن مەکە، دائیمەن هەوڵی بەخشین بدە کە دەتەوێت سەرکەوتوو بی لە ژیانتدا، چونکە سەعادەت و فەڕەح و ئەو سەرکەوتنەی کە لە بەخشیندا بەدەستت دێ قەت لە وەرگرتندا بەدەستت نایەت. بۆیە بەخشینت زیاتر بێ با لە وەرگرتنت. جا بەخشینی کاتت بێ بە خەڵک لە کاری بەسووددا کە پێویستیان پێتە، بەخشینی نەسیحەت و ئامۆژگاریت بێ، بەخشینی ماڵ و سامانت بێ، بەخشینی بەلاشە یارمەتیدانت بێ. قەت خۆت وا ڕامەهێنە کە چاوت لە دەستی خەڵک بێ و پێت ببەخشن، یارمەتیت بدەن، هاوکاریت کە تۆ بەخشندە بە. ئەو کاتە دەبینی کە چەند سەرکەوتووی لە ژیانتدا. نهێنیەکی تری سەرکەوتنی ژیان ئیش بۆ ڕزابوونی خەڵک مەکە، ئیش بۆ گەیشتن بە پرۆژەکانی خۆت کە سەرکەوتووبی بگەی بە هەدەفەکانت گوێ مەدە بەوەی خەڵک دەڵێ چی ناڵێ چی، چونکە ڕزابوونی خوا لای تۆ با لە پێش هەموو شتێک بێت. ئەو کەسانەی کە دائیمەن ئیش بۆ ڕزابوونی خەڵک دەکەن فاشل دەبن لە ژیانیاندا. فڵان بەرپرسە ئەوەندە سەیارەیدایە 100 کەس 200 کەس 300 کەس بۆی پشتیوانی بکەن، چونکە بۆ خوانیە ئیشەکەت لەو کاتێک کە پێویستت پێ پشتت لێ هەڵدەکەن. ماڵەکەشت چوو، ئەوەش کە ئاواتت بوو چوو لە دەستت چوو. بۆیە هەوڵ مەدە خەڵک بکڕیت، هەوڵ مەدە سەرنجی خەڵک ڕاکێشیت، هەوڵ بدە خوا لە خۆت ڕازیکەی، اینجا بەرەو هەدەفی خۆت چاو ببڕیت و بڕۆیت، گوێ نەدەیت خەڵک مەدحت دەکا یا زەمت دەکا. ئەگەر ڕاز بیت و خوا لێت ڕازی بێ، ئەمڕۆ یاسپەی ئیلا خەڵکێک کە زەممی کردووی پەشیمان دەبێتەوە مەدحت دەکا. ئەوەی کە باش بێ، ئەوەش کە خراپ بێ با هەر لێت ڕازی نەبێت. کەواتە هیچێک لە نهێنیەکانی سەرکەوتن خۆ مەشغوڵ نەکردنە بە خەڵکەوە. بەچی خەڵک؟ بە ڕاوبۆچوونی خەڵک لەسەرت، ئایا ڕازین لێم، چۆن وا بکەم ئەویش ڕازی کەم. کەسانی ئەهلی دنیا هیوا و ئاواتیانە ڕزابوونی خەڵک بەدەست بێنن، بەڵام کەسانی سەرکەوتوو هەوڵی گەورەیان ڕزابوونی خوای پەروەردگارە، چونکە دەزانن کە خوا خۆشی ویستن و لێیان ڕازی بوو، خەڵکی باشیش ڕازی دەبێت. سڕێکی تری سەرکەوتن برام لە ژیاندا ئەوەی کە ئینسان تووشی ناڕەحەتی و شکست دەکا سێشت: الخوف على الماضي، والقلق من المستقبل، والملل من الحاضر. إنسان بۆچی لە شوێنی خۆی پەنچەر دەبێ و پەچی دەکەوێت و ناتوانێت بەرەو هەدەفەکانی بڕوا؟ ترسی چی هەیە؟ ترسی ڕابردوو. ڕابردوو لەوانەیە باش نەبوو بێ، ڕابردوو لەوانەیە شکستی هەبوو بێ. ئێستا دائیمەن ئەو ترسە لە دڵیدایە. بۆ مستقبل قەلەقی هەیە، ئەرێ دەبێت لە مستقبل لەو ئیشەم سەرکەوتوو بم، دەبێت لە داهاتوودا تووشی ئەو بەڵاو موسیبەتە نەبم، دەبێت دائیمەن لە قەلەقدا دەشت. و لە ژیانی ئێستاشیدا مەلەل و بێزاری هەیە، کەواتە کەسێکی فاشلە. ئەی مسلمانی سەرکەوتوو لە ژیاندا، لكي لا تأسوا على ما فاتكم ولا تفرحوا بما آتاكم. إنساني مسلمان خفت بۆ ڕابردوو ناخوا، چکە بە خەفەت هەڵەکانی ڕابردووت ڕاست نابنەوە. لە جیاتی خەفەت پێ خواردنی داوای لێ خۆشبوون لە خوا بکە. وإني لغفار لمن تاب. خوای گەورە لێبوردەیە کەسێ تەوبە بکە. چیت کردووە لە ڕابردوو؟ خەفەتی لێمەخۆ، ئەی پەروەردگار داوات لێ دەکەم لێم ببووریت و عەفوم کەیت، واللهی لێت دەبووری عەفوت دەکەم. تەواو لاپەڕە ڕەشەکانی ڕابردوو بپێچەوە، هیچی تر بیری لێ مەکەرەوە. قەلەقی مستەقبلت نەبێ، لەگەڵ خوا بە، تەوەکولت لەسەر خوا بێ، لە پاشان نەخشەیەکی جوان و پلانی باشت هەبێ،
وبجدي إيشي بوبكا ما ترسل فشل إن جابا فشل إيش بينيت إنساني عاقل ككوت هل دستيتوا استفادة لها لكاني دكا استفادة لشكستكاني دكا نك بخواكا كترسم فشل بينم لفلانشتا نمتواني سركوتن بدز بينم وامبا توكل لسر خوابه إيشكت بجدي بلاني ودارجة وبرو بيزاري لحالتي استاد همشيان لاوازي إيمانا زور بمان لنعمتي زور قوردين بلام قدري نازانين قناعت ما نية بي بوي بيزاريت كاتي كسيك بهوش خود بينيتوا كاكت ولا چي بيزاري دزاني أو جياني توتي داي والله بهزارها خلق بقرا بمليونها خلق تمنى دكا وكتوبه بو بيزاريت شيطان واد لي دكا بيزار بيت بوي راحتي نفسيت وسركوتن بدز نينيت نهنيشي تري سركوتني جيان إنسان لسي حالة دايا يا لتاوان داي يا لنعمة خوشي داي يا لبلاو مصيبة دايت أواني كسركوتون لهرسي حالة كذا موقف ينشيا إذا أذنب استغفر وإذا ابتلي صبر وإذا أنعم عليه شكر سركوتو أو كسيكا توشي بلا مصيبتك بصبر دقريت نارو خيت بكويت هر موقفك بصبر قرتنو بإيمانكي هول دادا حليكي بوبدوزيتوا ببشتيواني خوا ناش لجيتو نارو خيتو نابزيت صبري هي لسر ناراحتي كتاواني شكرت داولي خوشبون دكات كلا نعمتي جدابو شكري خوا دكات دزاني پروردگار من فرمويتي لئن شكرتم لأزيدنكم اگر سپاسی خوا بکەی بۆ زیاد دەکەم ڕۆژێک لە ڕۆژان ئێمە وردەبینەوە لە نعمەتەکانی خوا بەسەرمانەوە تۆ دوو چاوی ساغت هەیە فڵانە کەس نیەتی ئەرێ دەڵێ یا ڕەبی ئێستا هەست بە نعمەتی چاو دەکەم شکری تۆ دەکەم لەسەر نعمەتی چاو لەسەر نعمەتی دەست لەسەر نعمەتی مناڵ لەسەر نعمەتی لەش ساغی ئێتە شکری خوا بکە خوا وعدی داوە بۆ زیاد دەکات کەواتە ئینسانی سەرکەوتوو دەزانێت لە هەموو حاڵەتەکانی ژیانیدا فەقیر بوو چۆن مامەڵەکە سەبر دەگرێت و هەوڵ دەدا تووشی ناڕەحەتی بوو چۆن مامەڵە دەکا ئەی لە خۆشی و نیعمەت دابوو شکری خوا دەکا و غڕور نابێ و لە خۆی بای نابێت بەگشتی بەڕێزەکانم ئەوەی کە مرۆڤی پێ سەرکەوتوو دەبێت ئەوەیە کە کەسێکی ئیشکەر بیت کەسێکی هەوڵدەر بی تێکۆشەر بی نەک کەسێکی خامل و تەمەڵ و تەوەزەل بیت کە ئیشیش دەکەی بەرەو هەدەفێکی ڕوون و پیرۆز و هەوڵی جددی بۆ بدە ڕەفیقی باشت هەبێ پشت بەخوا ببەستە کە کەوتی هەڵسەوە تاوانت کرداوە لێ خۆشبوون لە خوا بکە چونکە گەورەترین سڕ و نهێنی سەرکەوتنت ئەوەیە کە تۆ لەگەڵ خوا عیلاقەت باش بێت ئەعرابیەک دێتە لای پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام دەڵێ پێم بڵێ خوای گەورە چی لەسەر من داناوە دەڵێ 5 نوێژ لە شەو ڕۆژێکدا طبعا دوای شایەتمان مسلمان بۆ کابرا دەڵێ 5 دەڵێ بەڵێ دەڵێ وەڵڵا زیاتر ناکە دەڵێ مەگەر تەطەوع بکەی سوننەت دەڵێ نایکە چیتر دەڵێ لە ڕمانجی ڕەمەزان لە ساڵێکدا مانگێک بە ڕۆژوو بیت دەڵێ هیچی تر فەرزە لەسەرم ڕۆژوو دەڵێ نا مەگەر ئیلا ئەن تەطەوع ڕۆژووی سوننەت بگری دەڵێ نایکە چیتر زەکاتی ماڵەکەش بدەی کە بوت والحاصل بەس فەرزەکان کابرا کە دەڕوا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەفلەح ئین صەدەق ئەگەر ڕاستکە ئەو پیاوە ئەفلەح سەرکەوتوو بوو بۆی براکانم وەڵڵاهی دیندارێتی قورس نییە ئاسانە ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکەین و ئین صەدەق ڕاست بین لەگەڵ خوای خۆمان سەرکەوتوو دەبین لە ژیانماندا ئینشاء الله تعالی ڕەفاقەتی کەسانی سەرکەوتوو کە لە ژیانتدا دوورکەوە لە کەسانی فاشل و دۆڕاو و شکست خواردوو اینجا الإيجابية في الحياة والتفاؤل دائما كسيشي متفائل وقشبين با رجبيني لجياني خود فريدا رجبين مبا قد إنساني رجبين سركوتونا بلجياني دا كوتت بخوا من لو نخوشي چاق نابم بخوا أو فقيرية لسرم لا ناتشي أو قرزارية رزقارم نابي لي قد ناقم بو آواتم نايقي بي ضل نيابة ناقيت بي والله كوتت نا خواي قورة برحمة داواي لي داكين وهول دادين لباشان أكيد دقينا أو هدفش لو تشيش رزقار ما ندبي خواي جورا رحم من بيدكا والله خواي جورا رحمة بيدكا ونجاة الدبي يوسف عليه الصلاة والسلام
دوای ونبوون 40 ساڵ تقریبا باوکی هەر دەڵێ ئینی لەئەجد ریح یوسف و دەڵێ وأعلم من الله ما لا تعلمون دەڵێ ئەوەی من ئەو سیقەی بەخوای پەروەردگار هەما ئێوە نایزانن من متمانم بە پەروەردگار هەیە یوسفم بۆ دەگەڕێنێتەوە یوسفی بۆ گەڕاندەوە بۆیە دائما متفائل بە براکەم گەشبین بە تەوەکولت لەسەر خوا بێ ڕەشبین مەبە بێئومێد مەبە چونکە قەنووت و یەئس لە ڕەحمەتی خوا تاوانی زۆر گەورەیە بێئومێد مەبە لە ڕەحمەتی خوا لە هەر حاڵەتێکدابی بێئومێد مەبە دوعا بکە بپاڕێنەوە پشت بەخوا ببەستە هەوڵی جددی بۆ بدە مشاورە بە کەسانی چاکە خۆت چاکە کار بە خوای گەورە سەرکەوتوت دەکات لە ژیانتدا داواکارم لە خوای پەروەردگار بۆ خاتی